روژانە گوڕەپانە کوبگوڕەپانە تایران تێتە ناسکردن جەرگەیە پایتەختە عێراقەیە سەدان کرێکارن سڤل لێک کوم دەبن و ئەڤ ڕوودەرانجامە دوو ڕوویدانێن تیرۆریستی ئەڤ گۆڕەپانە ژوەڵاتی و کرێکاران ڤالا بوو کرێکارێکێک کورد کو شەهات حالە vê ڕوویدانێ بوو باسی vê پەقینێ کرد سعات حوت ئەوە لەوێ تەقیوە دەمو چاوما شۆردەوە سەرەکە ئەیەکەیتر ئەلێرە ئەتەقیوە نەمزانی بەس بووە قاڵ و قاڵ بابەوە چیەوە وتی وەڵا تەقیوە ئەم ڕایەت هاتی بۆ لا من ئەیوت بابە وتی ها وتی برادەرەکانمان هەمووی کوژریا بگەی پێیان وەختی هاتم سەیرەکەم ئەلێرە سیارە وێسیایە ڕایەت ئەوە خوێن و هەمووی لە سەر و پایەتی وێسیا وتی بابە وتما وتی برادەرەکەت کوژریا مرد شاهد حال و ئامادەوەن vê ڕوویدانێ دەسەڵاتە حکوومەتە عێراقێ بڤان كارن تيرورستي تاوان بار دكن. العالم تتكتل واحنا ساكتين، هسه المفروض نروح نحرق البرلمان على رؤوسهم، لان هم اللي سووها. اللي حدث بساعة الطيران من تفجير هو انعكاس لموقف سياسي بسبب صراع الطبقات السياسية والاحلاف السياسية. باش في بقيني وزارة نافخويا عراقي دمال برا خدا باسی في ڕوودانەی کرد کو دو کارن تیرۆریستیدا دەهان وڵاتیان سڤێر گیانێن خۆل دەستدان لێ وەزارەتە تەندروستی عێراقیژی ئاماژە ئامارە vê ڕوودانێ کرد و ڕوونایی خستە سەر فەگواستنا بریندارێن وێ. سجلنا الحالات اللي وصلت حوالي 26 شهيد وعندنا أكثر من 90 جريح. من هؤلاء 90 جريح 3 حالات خطرة جدا وبقي 36 حالة منهم مثل ما قلت لك 3 خطرة جدا والباقين خرجوا متحسنين. نعم. المستشفيات كان أكثر شيء في مستشفى الكندي، بعدها مستشفى الشيخ زايد، وبعدها مستشفى الجملة العصبية الرئيسية المستشفيات التي تعاملت مع هذا الحادث. دیسان بەغدا بەرەف ئاڵۆزبوونە کە ئەمنیدا دەچیت لێ حکوومەتە عێراقی ڕادگەیەنیتن کو ئامادە باشیدانە بۆ بنبرکردنا وان باند و تاقمێن تیرۆریستان ئەوێن کار بۆ تێکدانە ڕەوشە پایتەختە عێراقی دەکەن. لە بەغدا نەزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.